الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان خوشويستان لشوي كتير جمعة مباركة لخدمة كور مجلس وصلوات پیغمبرنا أزدارا صلى الله عليه وسلم ولباسي سيري باكي پیغمبرا صلى الله عليه وسلم أو كتابي جناب ما وصاي مدرس الوردة العنبرية في سيرة الحافظ خير البرية كلباسي شمائل حضرت پیغمبر صلى الله عليه وسلم، شمائل خلقي وخلقي. باسي او معنى كر پیغمبر خواه صلى الله عليه وسلم ميزري كده سري وميزركاني پیغمبر خواه سبي بوا، صوز بوا، سور بوا، رج بوا، بپي مناسبه وكاتكان ولفكي ميزركي بناوشاني عتدخواروا وميزركي نزور قورب وز ناشرين بيت ونزور سوق بيت براسي بهمان شوي ناشرين بيت عام ناون بوا. انجا عزيزان وخوشويستان امشو باسي صفات يتري شمائل خلقي خلقي پیغمبر خواه صلى الله عليه وسلم اويش شونيتي دانشتنو روشتني پیغمبر خواه صلى الله عليه وسلم. ام پیغمبر نازدار صلاة و سلام الى السربية خواه تبارك الله قرآن بي افرميت واقصد في مشيك. طبعا ما لسورة اللقمان حضرت لقمان نصيحتي قرقية كان افرميت لكاتي روشتنا يعني پل مكة هنقاوي زورزلو وناشرين منه وكر دوائكم الله بدواي كفيلا اقري. واقصد في مشيك يعني ما مناون به واشي برو پل مكة. پیغمبر خواه صلى الله عليه وسلم ام آيتي قرآني لخواه جيبجي كردبو. حضرت ابو هريرة رضي الله عنه خواه الى سربية افرميت قال ولا رأيت شيئا احسن من رسول الله صلى الله عليه وسلم كأن الشمس تجري في وجهه وما رأيت احدا اسرع في مشيته من رسول الله صلى الله عليه وسلم كأنما الأرض تطوى له إنا لنجهد أنفسنا وإنه لغير مكترثين. أم حديثة طبعا حديثة صحيحة ابن حبان رواياتي كردوها وغير أويش. أعزائي خوشويستان حضرت أبي هريرة فرمى پیغمبر خواه صلى الله عليه وسلم هیچ تێکم نەبینیوە وەک پێغەمبەر جوان بێ و دەرەوشاوە بێت کە ئەنەما خۆر و مانگ لە ناوچاوی پێغەمبەری خواوە بەڕاستی ئەدرەوشایەوە و دەرئەچوو. یعنی کە ئەنەما تیشکی خۆر و مانگ لە پێغەمبەرەوە ئەو تیشکەی وەرەگرت و ئەیداوە سەر ئەرز و سەر ئەجر و ناکردەوە. ئەوەندە ناوچاوی پێغەمبەری خوا جوان بوو. هیچ تێکم نەبینیوە لە پێغەمبەری خوا جوانتر بێ وەک ئەوەی کە خۆر و مانگ لە نێوچاوانی پێغەمبەری خوا نەخشا بێ و دەرەوشاوە بێ. ئەمە فەرمایشی سەحابەی پێغەمبەری خوایە لە باسی صفاتی خەلقی و دروستکردنی پێغەمبەری خوا ئاماژەمان پێ کرد صلی الله عليه وسلم. و هەروەها کەسم نەبینیوە لە ڕۆیشتنە وەک پێغەمبەر خێرا بێت، یعنی گورج و گۆڵ بێت، نەک پەلەپەلێکی وا بەڕاستی ئینسان لە ڕۆیشتنە پەلەپەل بکات پێی ناشرین بێت. ئەو پەلەپەلەی نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام ئەفەرمێت پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە ڕۆیشتنە زۆر خێرا بوو. حتا ئەفەرمێ ئێمە هەوڵی تەواومان ئەدا بگەینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوهدمان نەکرد ماندووە بووین بەڵام نەمان ئەتوانی بگەینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. طبعا پێغەمبەری خوا ئەمە صیفەتێکی تایبەتی پێغەمبەر بووە کە سەیریش دەکرد پێغەمبەری خوا زۆر بە هێواشی و بە لەسەرخۆی ئەڕوا بەڕێوە. یعنی مامناوەندە ڕۆشنەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام وەک جارێتی ئەرزم کردن حتا کەس نەبووە لە پێغەمبەر باڵای بەرسەر بێ لەگەڵ ئەوەشا درێژێکی وا نەبووە پێی ناشرین بێ. لە پەنا هەر کەسێکا وەستا بێت کە مەهماکان زۆر باڵای بەرز و پێغەمبەری خوا باڵای بەرز. ئەمە صیفەتێکە خوا بە پێغەمبەری خوای داوە صلی الله عليه وسلم. لە مەسئلەی ڕۆشنەکەیشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی زۆر سورعەت بووە بە نیسبەت هاوڵەکانیەوە لە کاتێکا کە ڕۆیشتیان لەگەڵ پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم نەگەیشتون بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمە ئەوە ئەگەیەنێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک وای ئەفەرمێت کە ئەنەما ئەرزی بۆ لول کرابێ و لە ژێر پێیە بۆی کورت کاتەوە
خربێ لە ژێرپێیا و نەوەستێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بووە. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەمە صیفەتی ڕۆیشتنەکەی بووە. حتى أفرمت إنا لنجهد أنفسنا وإنه لغير مكترثين. إما هول ما ندا بوجينا وبيغمر نازدار زخت ما لقمان كر بالكو بيجين بلام ببيغمران أجيشينوا. أما وقت أويكوا زوي أرزي بخر كرابي ولا شركة بيغمر إخوة برجان أجري. وقت شو المسألة تشبيه نبي جهاز الراكردن هي إنسان راد سري الروح. بيغمر إخوة صلى الله عليه وسلم أو أرزل شركة أوا براسي خوي نقرتوه. أما صفتي بيغمر نازدار صلاة سلام إلى السربية. وهروها عبد الله كري عمري كري عبد الله رضا رحمة الله إلى السربية أفرميت وفر خبري بيدام أخبرني إبراهيم بن محمد من ولد علي بن أبي طالب قال كان علي إذا وصف النبي صلى الله عليه وسلم قال كان إذا مشى تقلع كأنما ينحط من صبب. أفهم بيغمبري خاص الله صلى الله عليه وسلم لكاتي رويشتن ده طبعا عمري كري عبد الله لا غفروا أو أفرمي خبري بيدام إبراهيم كري محمد لكري كي حزدي علي كري أبي طالب حزدي علي كباسي روشني بيغمبري خاي كردوا صلى الله عليه وسلم يا باسي وصف بيغمبري خاي كردوا صلى الله عليه وسلم فرميتي بيغمبري نازدار صلاة وسلام عليه لكاتي روشنا هنقاودنا وقت أويل شوينكي برز بيت أخواروا شون إنسانها لشاخك شوينكي برز بيت أخواروا هنقاوا كان سريعا يو سرعته بيغمبري خو أعوابوا لا روشتنا بلام لقلوشا صحابة كان بينا قشتونتو هنا لروشنا سرعتك يواي بيو ديار نبوة مثلا كبيغمبري خو ناشرين كان لروشتنا أما تايبت مندي بيغمبري نازدار بوا صلاة سلام إلى السربية. وهروها لحظتي علي علم كابراك يهودي برسال لحظتي عليك لوصف بيغمبري خوا صلى الله عليه وسلم اخلاقي بيغمبري خوا شمائل خلقي بيغمبري خوا خلقي بيغمبري خوا صلى الله عليه وسلم حظتي علي فرميت لو والله كابراي جولكا فرميت آية مسألة أتواني وصفي جواني ولا زاد الدنيا موكي أويش الله نخير جاهد شلون أتواني وصفي جواني ونعمتكاني دنيا وبكم ناتهم زورة لا تحصوها ناتواني كابراي جولكوتي حضرت علي فرميت ولا كاتك ناتواني وصفي جواني كاني دنيا وبكي إخوائي قول باري دنيا وهم متاع قليل براسي كومل لذتي كما تو ناتواني وصفي كي أي من شون بتوان وصفي بيغمبرك عظيم وقورو خوشويستي پروردگار كم لكاتك خواكي أفرميت وإنك لعلى خلق عظيم. تو لسر برسني روشتكاني أي بيغمبري خوشويست ناتوان تو لكاتك ناتواني وصفي متاع لذاتي دنياي قليل بيك كميك من شون توان وصفي بيغمبري خواكم صلى الله عليه وسلم. أصحاب آواسيري بيغمبري أكردوا صلى الله عليه وسلم. فرمایش لسر روشنی پیغمبری خوا زور زوره بلام ام دو فرمایش من باس کرد اما اكون مشتاق لخرماني او فرمایشتانی لسر صفتي روشتنی پیغمبری خوا وارد بوا صلى الله عليه وسلم. پیغمبری خوا صلى الله عليه وسلم شون دانشنی پیغمبری خوا صلى الله عليه وسلم. جابر كري سمورة عن جابر بن سمورة رضي الله عنه قال رأيت الرسول صلى الله عليه وسلم متكيا على وسادة على يساره. پیغمبر نازدار صلاة والسلام إلى السربية براسي لكاتي دانشنا مسألة أم پیغمبر نازدار پاڵی ئەداوە بەلای چەپە ئەمە دانشنی مەسەلەی پاڵداونەی پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم. وهروها مسألەی دانشنی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قيلكشي مخرمة أفرمي أنها رأت الرسول صلى الله عليه وسلم في المسجد وهو قائد القرفصاء قالت فلما رأيت الرسول صلى الله عليه وسلم المتخشع في الجلسة أرعدت من الفرق. أفرميها أم
قەیلەی کچی مەخرەمە. ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینی لەناو مزگەوتدا دانیشتە بوو بە شێوازی قورفەساءە. قورفەساءە دانیشتنێکە، ئیسا ئاماژەی پێکەین. ئەفەرمێت پێغەمبەری خوا بینی بەم شێوازە دانیشتە بوو. ئەفەرمی ئەوەندە بالکەز بوو پێغەمبەری خوا لەناو مزگەوتا کە بەو شێوازە دانیشت بوو، لە ترسانە موچڕکە بە گیانما هات. أرعدت من الفرق، يعني أو ديمنم كبيغمبري خوابيني أو ديمني دانشته. قائد القرفصاء زانار فرميانا دانشني بيغمبري خواب وشوازه، يعني روبا قبله بيغمبري خواب دانشتوا وهردو أجنوكاني برس كدتوا وبيغمبري خواب سكيل كاندو بأجنوكانيو أعوام مسلي هاتو أجنوكاني قرتوا بم دانشنا بم جوار دانشتوا. ئەفەرمێ ئەمە شێوازی دانیشتنی پێغەمبەری خوا بوو بە شێوازی ئەو مامۆستاکە دانیشتووە ئەو شێوازە بووە. بەو شێوازە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قاچەکانی بردەوە دەستی ئاوا بە ئەژنۆکانی وەگرتبوو، بەڵام سەری زۆر داخست بوو. اینجا و هەروەها هەندێک من نەخیر ئەو دانیشتنە نییە بۆ شێوازە لەسەر چۆک پێغەمبەری خوا دانیشتوو، بەڵام ئەوەندە دانیشتووە سەر چۆکە مەسەلە ڕۆ بە قیبلە سکەکان سکی لکاندوو بە ڕانەکانیوە، ئەوەندە مەسەلەی سەری دانەواندە بوو وەکو مەسەلەی لە مناجات و دوعا و مەسەلەی تەواضوع ئاوێت پێغەمبەری خوا لە حوزوری پەروەردگارە. ئەمە جۆرێک لە دانیشتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وهەروەها عوبادەی کوڕی تەمیم لە مامیەوە ئەفەرمێت أنه رأى النبي صلى الله عليه وسلم مستلقيا في المسجد واضعا إحدى رجليه على الأخرى. ئەمە پێغەمبەری خوا بینی لەناو مزگەوتە پاڵکەوتوو بە پشتا، اینجا قاچێک لە قاچەکانی خۆ سەر قاچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. طبعا ئەم دوو دانیشتنە هەر لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا نەهی لێ کردووە کە ئینسان لە مزگەوتە بەو شێوازە مەسەلەی دانیشێت. ئەو دانیشتنی یەکەمە کە وەکو ئەرزم کردن حەدیث واردە کە پێغەمبەری خوا نەهی لێ کردووە، و دانیشتنی کە بە پشتا بکەیت و قاچ بخەیتە سەر قاچ و ئا بەو شێوازە، ئەمەشە پێغەمبەری خوا نەهی لێ کردووە. دەی پێغەمبەری خوا واش دانیشتووە. عولەما ئەفەرمون لە تەوفیقی بینی حەدیثەکانە ئەفەرمون ئەو دانیشتانەی پێغەمبەری خوا یەکەم مەسەلەی ئەو دانیشتنی یەکەمی کە ئاژنۆکانی بەرکردەوە لە کاتێکا بۆ مزگەوت خەلوە بۆ کەسی تیانە بووە و پێغەمبەری خوای لە مناجاتا بووە. ئەینا پێغەمبەری خوا کە دانیشتووە یا لەسەر چۆک دانیشتووە یان چوارمشقی داوە دانیشتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوەشی کە بەفەرمە پشتا کەوتووە مزگەوت چۆڵ بووە، پێغەمبەر ماندوو بووە حەساوەتەوە، لە ڕێگی دوورەوە هاتبێتەوە لە کاتای ساعەتی کردبێ و بە پشتا کەوتووە قاچ بەسەر قاچی چۆن ئینسانێک ماندووە بێ. وەلەما ئەفەرمون ئینسان کە ماندوو بێ بەم دانیشتنەش جا بەم شێوازە بکەوێت لە مزگەوت یا لە شوێنێکا چۆڵ بێ مەسەلە عورەت و مەورەتی گیانی دەرنەکەوێت، هیچ مشکلێکی تێدا نییە و مەکروهیش نییە. بەڵام بۆ کاتێک مەکروهە تۆ مزگەوت خەڵکی تا بێوە بکەی بە پشتا یا مەسەلەی بۆ دانیشتنی یەکەم دانیشتی نەک بەسەر چۆک، دانیشتە چۆک سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. و هەروەها دانیشتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە چوارمشقی ئەوە بووە لە کاتێکا پێغەمبەری خوا کە دوای نوێژی بەیانی کە فەرمێت هەر کەسی نوێژی بەیانی کرد بە جەماعەت و دانی لە شوێنی خۆیان، اینجا ذکر و ویردی خوێن حتاکو ئەو کات و ساتەی کەوا مەسەلەی شروق خۆر ئەکەوێ، اینجا دوور کات نوێی شروقی کرد یا چشتەنگای کرد، ئەوە وایە مەسەلەی حەج و عومرەیەکی تەواوی کردبێت. ئەفەرمێ ئەو دانیشتنی پێغەمبەری خوا بۆ شروق لەناو مزگەوتا یا لە ماڵەکەی خۆیان بە چوارمشقی بووە. پێغەمبەری خوا ڕوو بە قیبلە لە شوێنی نوێژەکەی خۆیان دانیشتووە بە چوارمشقی هەڵنەساوە ذکری کردووە هەتا ئەو کاتێک کە شروق پیا بووە، اینجا پێغەمبەری خوا هەستاوە دوور کات نوێی شروقی کردووە. ئەحادیثیش لەبارەی دانیشتنەوە وەکو ئەرزم کردن زۆرە. إذا صلى الفجر تربع في مجلسه حتى تطلع الشمس حسناء. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نوێژی بەیانی بکردایە بە چوارمەشقی دانیشت ڕوو بە قیبلە تا خۆر ئەکەو لە شوێنی خۆی هەڵنەسا ذکر و ویردی خوێت، اینجا نوێژی چێژنایە کرد. یعنی ئەم دانیشتانەی پێغەمبەری خوا ئەمە صفاتی دانیشتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ولا دانیشتنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاڵیدا بەلای چەپا و کەوتۆ بەلای چەپا، یعنی شانیدا ئەڵا بەلای چەپا. و لەسەر مەسەلەی دانیشتنی پێغەمبەری خوا یا پاڵکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا لەسەر پاڵدانەوەی پێغەمبەری خوا ئەحادیث زۆر واری بووە. ئەم شەو کۆتایی بە وتاری ئەم شەوێنین لە شەمائیلی خەلقی و خولوقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا کاتێکی تر و صفاتێکی تری پێغەمبەری خوا و ئەخلاقی پێغەمبەری خوا و ڕەوشی پێغەمبەری خوا ئەڵسوغەتی پێغەمبەری خوا هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین
خوا گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا عاقبەتمان بەخێر بێڕی لە گوناو و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بی یا ربی خوا لە دەپارڕینەوە ئەم مەجلیسمان لێ قبوڵ کەی ناوی خۆمان و باوکو دایکمان لە دەفتەرەکەی پێغەمبەری خوا تۆماری کە تکاو شەفاعەتمان بۆ بکە لێمان ڕازی بێ دەرمان نەکا بەدەست میمارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ خوا شیفای نەخۆشەکانمان بی شیفای جەستە و ڕوحی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشەکانی ماڵەمان بی شیفای نەخۆش خەستەخانەکانمان بی تابێت خەستەخانەی هیوا ئەوانەی کەوا لەم مجلیسان نەخۆشیان هەیە لە ماڵەوە لە دەرەوەی وڵات خوا شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی یا ربی خوا لە دەپارڕینەوە دڵ و دەروونی هەموو لایەکمان نورانی کەی بە نوری محبەتی خۆت و پێغەمبەر و ئەصحابی پێغەمبەری خوا ئەولیا و صالحین پیاوچاکان یا ربی خوا بە ئیمان و بمانژێنەوە بمان زیندومان کەرەوە لە دەرد و بەڵاو مصیبەت و ناڕەحەتی و دوژمنایەتی و تاوان و معصیەت و زینا و قەتل و فاحیشە خۆمان و ماڵمان پارێزاکە خوای حیا حرمەتمان پارێزاکەی خوا بێ حرمەتمان نەکەی خوا بێ حرمەتمان نەکەی محتاجی مرد و نامردمان نەکەی یا ربی خوا لە ئەپارڕینەوە لە ڕۆژی قیامەتە لە ناو بەرزەخە لە گۆڕە لە قەبری تاریکە پێغەمبەری خوا بمان ناسە بانگمان بکە و دەرمان نەکات تکاو شەفاعەتمان بکە لە سیراتە لەسەر میزان لەسەر کەوسەر لە هەموو شوێنەکانە کە لەو کۆ شوێنانەی کە پێغەمبەری خوا تیا ئامادە ئەبێ کە بەڕاستی شوێنی ترسناکن شوێنی ناڕەحەتن بۆ ئەوەی کە ئومەتەکە ڕزگارکە خوایە ئەو پێغەمبەر نازدارە لەو شوێنە ناڕەحەتانە بمان ناسەوە بانگمان کە و دەرمان نەکە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين